دنباش تماشاوان نیجا ده برنامه کی تایبت تا به میوان خوی تایبت ام لبشبری ونن ولی تنه نه برنامه ما تایبت و میوان ما تایبت همان دمی دا آواهی کوم تدا برنامه دکن آواهی جی تایبت کد دیروکا آمده دا ناوی خو به تیپ زیری نویساندیا قناخا جمیل پاشا آنجی قصر جمیل پاشا دا ام ایرو برنامه تایبت پیشبری ونه میوان ما جه باشور کردستانه اندام پارتیا نیشتمان پرورین کردستانه کو جبو پشتوانی HDP هاتنه ایشب میوان منه ده فکر و رمان خو نرخاندن خو به مرا پارو بکن بله پارتیا نیشتمان پرورین کردستان آنجی به کرتناوی ینکه آنجی لباشر پرانی وک یکیتی تبناف کرن کو ده دیروکا کردستان دا یکیتی ناوی خوب تی پیزیرین ده برخدان کردستان دا دایا نویسین یکیتی ده یکی پوشبری 1975 دا کمک روشنبیر کمک شورشگر جه پارتیا قدپی وقتیان و 1975 دا پارتیا یکیتیا نیشتمان پروری کردستان آوا کرن جو هفته 1975 شوندا جه ده برخدان کردستان دا ده رزگار کرنا کردستان دا رول و ارککی گله گرینگ لیستیه ای روزی جاره که دن پیوره کی جبو پیوره کی دیرو کی چما دویجم دیرو کی براسته جاره یکمینه کو جپرچه کی کردستان جبو پشتوانی هل بجارتنا هاتنه باکور کو جبو HDP پشتوانی HDP بکن هول بدن کو بنداوا کو دولتا ترک جبو کو بنداوا کو آوا کریه کو کرد نکوین مجلس تمثیلیت کردان مجلس ترکیه دا تنبه هول ددن کو به هفراوی بنداوی بروخینن او وکیلن کردان ریکن مجلس ایشف او میوان می عزیز ام به هفره گوداری وام بکن بله ام سر ناوی گل آمدس گل باکوری د سری دا جتوارد ویجه هم بخیر هاتن سر چاواره هاتن د دست پیکی دا وکی کو دل باکور د سیاست HDP دا جی نرخ او تکوشینا جنه جیه کی تایبت دگره همان دمی دا د پیوانین سیاست HDP دا جی صدی پنجی وکی کو هرتم وک نزیکایی که پوزیتیف کو جنارا ته دیار کردن نزیکایی که پوزیتیف جبو جنا ته نشاندان لبرنامه مداجی ده درباسدار به جبر کو ده میوان می جن هنن امی به میوان خویا جن دست به برنامه خو بکن بله میوان ما برس پاریس عمر بر پرسیار یکیتی ای جنین هولیر هم بخیراتن برنامه ما بله برس پاریس عمر دسری دا ام دخوازن به چه آرمانجه هون هاتن باکور هون دخوازن ناو کارو خوات هلبجارتن HDP دا کیجان ارکه بگرن سرخوه به ام دست به برنامه خوب کن لبر یکو ام دست به برنامه خوب کن ادخوازم به کرد هون جو تماشاوان مرا خوب بدن ناسی گەلێک سپاس جبەوە من پەرێز عومەر بەرپرسی لقی هەولێری یەکێتی ژنانی کوردستان کە ڕێکخراوێکی جەماوەری ژنانە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەروەها هاوسەرپەرشتیاری ئەم گروپەم کە ئێستا ئێمە هاتووینەتە کوردستانی باشوور بۆ ئەوەی بتوانین هاوکاری کە ئەمە ئەمانجی ئێمەیە بتوانین لەو خەباتە سیاسیی کە ئێستا لە باکووری کوردستان دەمەشی ئێمە هاوکار بین ئێمە بتوانین ئەم هاوکار بین بۆ تێپەڕاندنی ئەم بربەستەی کە ئێستا لە بەردەم کوردانی باکووردایە بۆ ئەوەی بتوانین بەشداری چالاکتر هەروەها خۆسەری باشتر بەدەست بێنن ئیدارەکردنی خۆیان بە شێوەیەکی باشتر بەدەست بێنن ئێمە هاتووین لێرە بیسەلمێنین کەوا ئەو سنوورانێکی ئێستا لە نێوان هەر چوار پارچەی کوردستاندا هەن کورد ئیتر ئەمانە بە سنوور نازانێ کورد ئیتر هەوڵ دەدا ئەم سنوورانە کاڵ و کاڵتر بکاتەوە ئێمە ئەمە ئامانجی سەرەکی ئێمەیە هیوادارین بتوانین بەسەرکەوتنێکی
گەورە دوای سەرکەوتونێکی گەورە ئێمە بگەڕینەوە باشووری کوردستان چۆنیەتی هاوکاریکردنی ئێمە بۆ هەڤاڵانمان لە هەدەپە ئێمە زیاتر هاوکاریکردنێکی معنەویە هەوڵ دەدەین ئەم بەرنامەی کە ئەمان هەیەە ئێمە یەکێتیانە و باشووریانە لەگەڵیان جێبەجێ بکەین. بله دیروکا کردستان دا آنجی دیروکا سیاست کردستان دا هولدانه که وسا قبری چه بون آنجی قومین گلو هن وی وارد آگاهی بواره هنه ج پرچه کی جبو پشتوانی هرن پرچه کی دنه بویری موسا بری قومین آنها د بویری سربازی دا گلک جارات چه بویه وکی ام دزانین لدرست بونا پککی را یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز مامجەلال هاوکار و پشتیوانی تەواوی سەرۆک ئاپۆ بوونە بەڵام لە خەباتی سیاسی و خەباتی دیموکراسی و هەڵبژاردندا بە پێیزانیاریەکانی من یەکەم جارە بەم قەبارە گەورەیە بەم شێوە جوانە بتوانین بە ئاشتیانە هاوکاری یەکتری بکەین. بله زور سپاس ام بزرن کاک نوزاد صالح کاک نوزاد صالح هم بخیراتن برنامه ما بله دخوازم همان پرسش ویجی بکیم هون به چه آرمانجی هاتن باکور هون دخوازن دنافکار و خبات هلبجارتن 2015 دا چه ارکی بگرن سر خو ناف خبات هلبجارتن هدف پیدا. بله زور سپاس بو بینرانی تلویزیون کشتن ئێمە وەک کادرانی یەکێتی نیشتمانی کوردستان کە دەرچووی قوتابخانەی جەنابی مامجەلالین دەرچووی قوتابخانەی یەکێتی نیشتمانی کوردستانین کە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بڕوای بە خەباتی پارچەکانی تری کوردستان هەبووە و لەو پێناوەشدا هەموو لایەنەکان دەزانن کە یەکێتی قوربانی بە گیانی پێشمەرگەکانی داوە و قوربانی بەخۆی داوە لەو پێناوەدا و بڕوای بە خەباتی تەواوی پارچەکانی تری کوردستان هەبووە. و ئێمە لە چوارچێوەی ئەو پرۆژەیە کە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان داینابوو لە یەکێتی ژنان لە شەریحەکانی تر لە خوێندکاران لە کادرەکانی مەکتەبەکان و مەڵبەندەکان ئەم شاندەڕێک خرا بە سەرپەرشتی دەستگای هەڵبژاردن و ئێمە هاتینە باکوور ئەو شەرەفەمان پێبەخشرا کە بەشدار بین بەڕاستی لە هەڵمەتی هەڵبژاردننی هەدەپە و بە شانازیەوە چەند پێویست بکات لێرە ئەوەی بوار ببێت ئێمە هاوکار و هەماهەنگ و هاوسۆز ئەبین لە خوشک و برایانی خۆمان لە باکووری کوردستان و ئیتر وابزانم کاتی ئەوە هاتووە تاکی کورد ڕوونتر بیر بکاتەوە و ورتر بیر بکاتەوە لەوەی کە بەڕاستی هاوسۆزی و هاوخەباتی پارچەکانی کوردستان پێویستیان بە یەک ڕێزی و پێویستیان بە لێک نزیک بوونەوەی زیاتر هەیە بۆ بەرخودانکردن و پیرۆزکردنی خەباتی دیموکراتی گەلی کورد. زۆر سپاس بەێ ئەم بدەن میکرۆفۆنە درێژێ هیوا بکەن هیوا ڕستەم هونجی بخێراتن بەرنامەمە ئەم دخوازن بکورتاسیوە بناسن سەریدا. من هیوا ڕۆستەمم لە مەڵبەندی سلێمانی کادرم لەوێ لە بەشی هەڵبژاردنم منیش وەکو هەواڵان هاتووم بۆ جێبەجێکردنی ئەرکێک کە ئەرکێکی نەتەوەیە مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان ساڵی یەکەمی بە خەباتی چەکداری کە دەستی پێ کردووە و لە هەمان کاتە خەباتێکی تری هەبووە هاوکاری پارچەکانی تری کوردستان بووە. ئەو پارچانەی کە پێویستیان بە هاوکاری هەبوو بێ هاوکاری کردوون ئەو پارچانەی تری کوردستان کە پێویستیان بە هێزی سەربازی شەر بوو بێ بە نمونە لە بەردەستمانە ئێمە هێزی سەربازیشی ناردەوە بۆ هاوکاری ویکسەش لە باکوور ئێمە هاتوین بۆ پشتیوانیکردن براکانمان لە باکوور هاتوین پشتیوانیان بکەین ئەوەی کە بە ئێمە بکرێ بۆ ناساندنیانەوەی کە بە ئێمە بکرێ بۆ پیشاندانی وەرجێکی جوان کە کورد هەمیشە حەزی لە دیموکراسی بوون هەیە حەزی لە پێکەوەژیان هەیە حەزی لەوە هەیە کە بە ئاشتیانە چارەسەری هەموو کێشەکانی خۆی بکە ئێمەش وەکو نەتەوەیەک کاریگەری خۆمانمان هەبێ ئێمەش وەکو نەتەوەیەک زوڵمان لێ نەکرێەوە زوڵمیش لە کەس نەکەین بتوانین لەسەر سندوقەکانی دەنگدان ئەو بربەستە کە دانراوە لە سەرادەکە تێپەڕێنین و بگەین بە ئامانجی نەتەوەیەتی خۆمان و هەم مافی نەتەوەکانی تریش پارێزین کە وەکو ئەرمانیەکان وەکو ئەو کەمە نەتەوانەی ترکە هەیە لە باکوورە.
زۆر سپاس ئەم میکرۆفۆنێ بدەم بێخان جافەر هۆنجی بەخێراتم زۆر سپاس ئەم کورد دخوازم وە بناسن باخان جافەر کادری یەکێتی و چالاکی ڕێکخراوی مەدەنی بەێ بەخێن خان هون وەک ژنێکی باشووری هاتن تەب لە خەباتێ هەدەپێ بن وەکی هون باوەر دکەم du çapemeniye ji hûn dişopinin di nav HDP'da nêzîkayekî pozitif di siyaseta Kurda tevahiya da heye lê li nav HDP'da jî berendamê parlamenter namzetê parlamenter sadî pênceh jinin di nav kar û xebatê HDP'da jî nîvî jinin gelo hûn vê siyaseta HDP çawa dinirxînin û hûn wek jinekî di nav kar û xebatê hilbijartinê da çi rol û erkê hûn ê hewl bidin ser milê xwe بەڵێ یەکێتی وەکو حیزبێک هەر لە سەرەتاوە گرنگی تاویاوە بە پێگەی ژن لەناو ئەو حیزبەیە و بەردەوام لە پلەکانی سەرکردایەتیا و لە هەموو ڕۆڵە جیاوازەکانی شاژن کاریگەری خۆی هەبووە هەر لە خەباتی شاخەوە هەتا ئێستا کە خەباتێکی سیاسی و مەدەنی ئەکرێژن بوونی هەیە و بێگومان ئێمەش پێمان خۆشە کە بەشدار بین لەو پرۆسایی کە لێرە بەڕێوە ئەچێ وەکو ژن و ئەو جاوەکو سیاسیەک و هەروەها ئێمە جگە لە ئامانجی سیاسی ئامانجێکی ترمان هەیە لەم بەشداریکردنەیە حەزەکەم زیاتر ئامانجە سیاسیەکە بۆ هاوڕیان بەجێ بێڵم شی بکەنەوە من ئەمە جەخت بکەمە سەر خاڵێکتر من حەزەکەم ئەو ڕوومکەمەوە کە ئێمە ئامانجی کۆمەڵایەتیمان هەبێت لە پێش ئامانجە سیاسیەکەوە ئاشتبوونەوەیەکی کۆمەڵایەتی بێت لە نێوان باکوور و باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و لابردنی سنوورە معنەویەکان لە پێشە چونکە ڕەنگە لە ئێستا ئێمە ئامادەکاریەوەمان نەبێ بڵێن لە ماوەی ئەو نەیە ئەتوانین سنوورە مادیەکان لابەرین بەڵام ئێمە ئامادەکاری لە دڵ و دەروون و سایکۆلۆجیای تاکەکان بکەین کە ئەتوانین لێسەوە ئێمە سنوورە معنەویەکان هەڵبگرین سەرەتا ئاشبوونەوەیکی کۆمەڵایەتی و کللتوری بێ لە نێوان تاکەکانی ئەم چەند پارچەیەیە هەرچەنە خۆش نییە کە ئەڵێن چەند پارچە بەڵامەوە واقعەکە کە تووشینەتەوەی ئێمە بووە بۆیە من پێم خۆشە کە زیاتر ئێمە هاتوین ئەم وەفدا تێکەڵاویەک بکەین لەگەڵ خەڵکی ئێرەیە و لە سەر شێوەزار و قسەکردنمان لە یەکتری تێبگەین و ئاشبوونەوەی کۆمەڵایەتی بکەین بەیەکەوە ئیشەڵا پرۆسەکەش سەرکەوتووە بێ و بە نەتیجەیەکی خۆشەوەی مەژ ئەگەڕێنەوە باشوور بەێ چاودێریە وین دەربارەی HDP'da hûn çûn her du partiyê siyasî DBP heye heman demên de HDP ku dikeve hilbijartina Diwarê siyaseta Kurdan da kar û xebatê siyasetê da çavdêrî weyên ku ev di roja hûn li Amedê ne hûn dikarin çavdêriyên xwe bi me re parve bikin we çawa dît kar û xebatê hilbijartinê vêdî هەرچەنە زووە ئێستا ئێمە بڵین لە دوو ڕۆژا بڕیاری خۆمان بین بەڵام ئەوەی کە ئەیبینین بەڕاستی گەرم و گوڕێکی زۆر هەیە و هەم لەلایەن کادیرانی خۆتان و هەم لەلایەن خەڵکی گشتی باکوور و هەروەها ڕێخستنێکی باش هەیە بەرنامە و پرۆگرامەکان زۆر باشن بەڵام ئەبێ ئێمە لێستەوە ئیش بۆ ئەوە بکەین کار بۆ تێپەڕاندنی لە سەدادەیەکەش بکەین پلانی درێژخایان پلانی کورتخایان و پلانی درێژخایانمان هەبێ بۆ دوای تێپەڕاندنی لە سەدادەکەش چونکە تەنها ئامانج ئەوە نییە کە لە سەدادە تێبپەڕێنرێت بۆیە ئەبێ پلانی درێژخایانیان هەبێ هەدەبە و بەدەپا بە هیوای وابێت زۆر سپاس سپاس بۆش بەێ برێز خەبات زەبارێ هونجی بخێراتم بەرنامەیەمە بەێ هون سەری دام دخوازن ji devê we we binasin bi kurtasî lê vê pirsê dixwazim ji we bikim hûn çend kes hatin û hûn ê çend bajêre da xebatê bimeşînin Belê Xebat zêbarî endamê malbendê çarê êketîn Niştimanî Kurdistan li bajarê Duhûka Başûrê Kurdistanê hatime Hatina me bû vêre li destpêkê min divê sereta bernama we da ez destxweşî û spasiyê dixwe bigehîn me vê pêşwaziya gerim we helvî cihî ez rêz û hurmet û silavan bû xebat û xebatkarên azadiyê li Bakurê Kurdistanê we berêz apû dişînim li zîndanê hîviya azadbûnê bûî we hîviya serkeftina vê prosê bû gelê me yê Bakur dixwazim Hatina me bû vêr ev ne cara yekemîn e Yeketîn Niştimanî Kurdistan destê hevkariyê bû birayên dîtirên Kurd li Rojhelat li Bakur li Rojava jî dirêj dike li Rojava jî pêşî demekê helbijartinên şaredariyan hat pêkanîn Yeketîn Niştimanî Kurdistan dîsan grupek dî rewanê wê deverê kirbû we bûne hevkar we bûne harîkarên wana karê helbijartinan da ev ji grupek dîtir e Ewrokelvêre ye
و ام نابینین اف گروپه سنورک هینایان سنورکی در باز بوده بلکو ام به ارککی نیشتیمان پروری ولات پاریزی دبینین سرقه و کسی اگر ما دعوت جینه که ام به ارکی خود بینیم بین ویر خدمت و خبات خلکی خوی باکور بکن چونکی میجو خبات ما همیا پفرا گیرده هرچه و چارنویسی ما بو آینده جی پفرا و گیرده هاتنا ما بو ویره ام 42 کسین تیم ما اف 42 کسه ام هاتنا الامد الراوستاین الدسپیک پیش کو ام بهین بریا کو ام بهین ویره سه حیوان بریان ها اف پروژه هاتیه پیشکش کردن اف پروژه اشلای سازی هالبجارتنین ایکت اجتماعی کردستان السلیمانی هاتیه گلاله کردن و هاتیه کار لسر هاتیه کردن و خلق هاتیه دست نشان کردن آسته که برز سیاسی و حزبی دا التف دورین کردستان باشور هر دوره که کسی که آن دو کسی آن سه کس هاتنه دست نشان کردن و پیش وقت بو چند روزان اوانان تمرین بینینه زانیاری ورگرتنه سر باکور سر دستوری ترکیه سر دسالتدارتیا ترکیه سر شوازی هلبجارتنه ترکیه و اف 42 کسه هاتن یکم جار الامدی الور راوستیان بو دو روزان بین ودان هبو الگوری برنامه کو حوالن هدپی و دبپی بو ما دستیشان کرین ویان اف حواله بمن چند تیم و بکوین نافگل و بچن باجارن دیتر او باجارن بوما هاتنه دست نشان کرن دست پیک آمد بویه ام 10 کس لآمده ماینه 42 کسه 10 کس لآمده ماینه هندک جوانا الوانینه البدلیسینه الهکارینه الرحاینه مردین از بجم مردین جبلی المردینجی چند حواله که مچوینه الوانجی تیمه که مچوی وانی و اوانا کارو خبات وانا گل نامزدین وان شاران به هر شاره که نامزدین خوانه بونمونه الامده 11 نامزد هنه اما فوالین کل ویره برنامه موالیه که ام دیگل وان نامزده بگرین او ارکو کاری بمد سپیرن اموان ارکو کاران جیبه جیب کین و هم بشین پیاما یک بون و یکی دی بونه بجهینن الجلي باشور بو جلي باكور و هف خباتی و هف کاریا جلي باشور بو جلي باكور بجهینن وکو پیامک نتوی اما وی وارد نرخاندن دور فرهی بکن جبو یکیتی جبو نتوبونه اف واتیا و وی هاتنا و شیروین و اما بگرن لی وک ناسین وک داناسین امنها میکروفون بدن سواره نجمدین برای سواره نجمدین هنج بخیراتن برنامه اما بله ام دخوازن بکرد و بناسن و به آرمانجا و یا هاتنه آویده آمده ام دخوازن شیرویج دوی و گوداری بکن زور سپاس من سواره نجمدین کادری آبوری لگروپی کمپانیکانی نوکان اگر لسر آمانجاکە قسە بکەم با من بەینێکی شخصی یان ڕای خۆم بڵێم چونکە ئامانجەکە زۆر لەوە گەورەترە ئەگەر لە چەندێ ڕێکا بیڵێن و ئێمە 42 کەس هاتووین یەک ئامانجمانەیە و هەموو ئەوەشی هەموو لایەنگران و هەموو کادرانی ئێمە لە کوردستان یەک ئامانجیەیە بەڵام هەر کەسەمان شرۆڤەیەکی بۆکە هەر کەسەمان بە دەربڕینێکی تر دەیکا ئەس دەخوازم بەو شێوەیە بڵێم لە دیدی منەوە ئەمە هەنگاوێکی ترە بۆ کۆنفرانسی نەتەوەیی دەست پێشخەرێکی تری یانەکە بۆ ئەوەی پیشانی بدا کە هەمیشە ئامادەی بەستنی کۆنگرەی نەتەوەیی هەیە و پیشانی بدا کە کورد لە هەر کوێبێ هەر کووردە پێویستکە ئەوڕۆ پێویستەکە لە ئامەد بین سبەی پێویستەکە لە مەهاباد بین دوێنێ پێویستی کرد لە کۆبانی بین ئامانجەکە هاوکاریکردنی هەدەپێ بەبێ هیچ پێچوپەنایە یعنی هون دەبێژن کۆ ئەف سینۆرێک و سەردەستە ji بۆ me xêzkirine êdê hewceyek و bêwate bibe چوار پارچەیە کراوە بە چوار پارچە یەک پارچەیە لە ئەمە مێژووی یەنەک شایەتی ئەوە دەدات لە هەر شوێنێک پێویستی کردبێت کادری یەنەک ئامادە بووە بڕوا و ئەوڕۆ پێویستی باکوور پێویستی بەمەیە بەبێ بانگێشکردن بەبێ وەڵام ناردن
ئێمە لێرەین ئەمە دەمێنینەوە و سبینە هەر شوێنێکی تر پێویست کا دەڕۆین لەبەر ئەوەی ئامانجی هەدەپە ئەوەی دەبینین ئامانجی کوردانە و کارێکی پیرۆزە و دەخوازم لەسەر هەمان نەمت بەس بە شێوەیەکی تر ئەوە بڵێم مێژووی پارتەکەی ئێمە ئەوە پیشان دەدات کە هەمیشە هاوکار و هەماهنگگی هەموو پارتەکانی تری کوردستان بووە پارتەکانی تری کوردستان بووە لە ڕووی شۆڕشەوە لە سەردەمی شۆڕژە بەس ئەڤڕۆ شۆڕشێکی تر لە ئارادایە ئەڤڕۆ شۆڕشی سپی شۆڕشی ئینتیخابات شۆڕشی هەڵبژاردن لە ڕۆژئاوای کوردستان پێشمەرگەمان هەنا لە باکووری کوردستان کادری پێشمەرگەی ئینتیخابیمان هەنا ئێمە لێرەین بۆکو ئەوەی لە بابی دیموکراسیەوە خەبات بکەین هەر شۆڕش دەکەین بەڵام شۆڕشی دیموکراسی شۆڕشی سپی زۆر سپاس ئەم میکرۆفۆنێ بدەن پەرێز چما هەدەپە ئەم هەر حیزبێک هەر حیزبێکی کوردی کۆ ئاشکرا بێت کە ئامانجەکەی ئامانجێکی نەتەوەیی پیرۆزی مرۆڤانەیە ئێمە لەگەڵ ئەو حیزبین ئێمە ئێستا لە باکوور دەبینین کەەوە هەدەپە چەتری هەموو ئەم ئامانجەیە کە ئەو حیزبەیە کە ئێستا نوێنەرایەتی ئامانجە مرۆڤایەتیەکان و ئامانجە نەتەوایەتیەکان دەکات بۆیە هەدەفەمان هەڵبژاردووە هون سیاسەتە کوردان بتایبەتی لە باکوور نێزیکاییە لە هەمبەر ژنێک و نیوی سەدی پێنجی هەرتم ji bo jin wek cî têveqetandin di namzetiyê da jî sedî pêncî namzetên HDP jinin hûn vê siyaseta HDP a ku hewl didin ku wekeviya jin û mêr an jî zayendî yek wekeviya zayendî biafrînin hûn vê siyasetê çawa dinirxînin من بۆ ئەمە دەبێت پیرۆزبایی لە ژنانی کورد بکەم بە تایبەت لە بەشی باکوور کە توانیان ئەمە بەدەست بێنن من پێم وانییە هەدەپە با بڵێن خێری بە ژنی کورد کردبێت لە باکوور من پێم وایە خۆشببختانە ژنانی کورد لە بەشی باکووری کوردستان توانی و یانە سەرقافلەی ئەم شۆڕشە بنکەمە پێی دەڵێن بزوتنەوەی ژیان لەسەر تاسەری جیهان ژنانی کورد نە هەر لە باکوور لە ڕۆژ ئاواش ئێمە بینیمان کە ئەوان سەرقافلەی شۆڕشێکی گەورە بوون کە ئەمان سەرقافلەی سەرکەوتنی بەرەنگاربوونەوەی تیرۆر بوون لەسەر تاسەری جیهان ئەو هێرشە تیرۆریستیە دڕندانەیە کە بە چەندان دەوڵەتی زلهێز و داگیرکەری گەورە پاڵپشتی دەکران ژنانی کورتوانیان تێک بشکێنن بۆیە ئەمە ژنی کورد بەدەستی هێناوە و شایەنیەتی و دەبێ ئەم ئازایەتیە بچێتە پارچەکانی تری کوردستانیشەوە بله هون وی سیاستا کو دواره نزدیکایی جبو جن پوزیتیف نشان دادن جبو وی ته هولدان ول باشور هنه گلو دیارە بوونی ئێمە لە ئامەد ئێستا لەگەڵ جەنابێت ئەمە نیشان دەدا کە ئەم هەوڵدانە لە باشووریش هەیە و لە باشووریش یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشەنگ بووە لەوەی کە هەر لە سەرەتای دروست بوونیەوە هەتا ئێستا بە تایبەت بەڕێز هەڤاڵ مامزەلال سەرقافلەی پشتی ینی با بڵێن لووتکەی پشتیوانی ژن بووە لە باشووری کوردستان بەقەت باکوور نین بەقەت باکوور نەچۆتە پێش قەزیەی ژن لە باشوور بەڵام بزوتنەوەی ژنان بەردەوامە و دڵنیام کە زۆری نەماوە کە بگەینەوە باکوور لەم مەسەلەیەدا زۆر سپاس ئەم بزەڤەرن کاک نەوزات بەێ کاک نەوزات bi salane hûn di nav yenekê de kar û xebatê siyasî dikin heval piraniya wan endamê polîtbûroyê yekîtiyê ne yekîtî wek partiyekî ku wextek bin pêşengiya Mam Celal da veqetiya ji HDP
بن پێشەنگی ئەمە بجەلال دەوەک کۆمێکی ڕەوشەنبیر چەپگیر شۆرەشگەر vexetiya û navê xwe jî niştiman perwer. Ez bawer dikim vê hatina we a niştiman perweriya yenekê li vir mîsoger dike derdixe holê lê hûn di vê hilbijartina da hêviyekî çawa ji HDP dikin û ku HDP ji bo we wateya wî çi ye ji bo Kurd ji bo nasnameya Kurd wateya HDP çi ye? بەڵێ بێگومان کە سەیری ڕێکخستن و جڤاتی هەدەپە دەکرێت ینی بەڕاستی دنیاگەریەکی گەورە بۆ جڤاتی کوردان تێیدا دەبینرێتەوە و جێگای هەموو توێژەکانی تا دەبێتەوە بەتایبەت ژنان کە ئێستا ئەم شۆڕشی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوین بە شۆڕشی ژن ناوزەن دەکرێت لەبەر ئەوە من زۆر گەشببینم بە خەباتی هەدەپە لەبەر ئەوەی کە دەبینین یعنی لە هەموو توێژەکانی تیا کار دەکات و بەردەوا من لە بەرخودانی خۆ و بەردەوا من لە خەبات کە ماندووبوونیان پێوە دیار نییە ئەمە هەر لە سەرەتاوە یعنی وەک پەندی پێشینان دەڵێت نیشانەی ڕۆژ لە سەرەتای ڕۆژەوە دیارە ئەم بەرخودانە بێگومان ئەنجامی باشی دەبێت ئەمڕۆ بێ یان سبەی لەبەر ئەوە یەکێتی نیشتمانی کوردستان لەو سۆنگەیەوە سەیری بەرنامە و عقلیەت و فکری هەدەپە دەکات کە جێگای پێگەی جەماوەری هەدەپە لە نێو ڕیزی کوردانە پێگەیەکی بەهێزە و ئامانجەکانی بەڕاستی ئامانجەکانی ڕوونن و ئامانجێکی دیموکراتی گەلان ینی نەک هەرگەلی کورد ئەگەر کەسێک لە نەتەوەی تریش بێت لە ناو هەدەپەدا دەتوانێت بەردەوام بێ لە پلان و خەباتی خۆی و لە بەرخودانی خۆی لەبەر ئەوە ئەمە یعنی ئامانجێکی ڕوونی هەیە و دەتوانیت بەڕوونی پرینسیپەکانی بەرخودان تێدا ببینیتەوە لەبەر ئەوە بە تەسەوری ئێمە بەڕای ئێمە سەرکەوتن مسۆگەرە سەرکەوتن مسۆگەرە بەڵێ چاودێری وە چەوانن ji بۆ ئامادە بەڵێ hûn gel qeçûn ciyên ku avahiyên xebatê hilbijartinê tên kirin hûn qeçûn wan avahiye ya tenê hûn çûn partiyê hûn qet taxa da geriyan yana بەڵێ ئێمە دوێنێ چەند بنکەیەکمان بەسەر کردەوە لەو بەڵێ لەو بنکانەی بانگەشەی هەڵبژاردن hûn dikarin we çavdêriyê xwe ku gel nêzîkaya gel a li hemberê we an jî çavdêriyê xwe bi me re parve بەدڵنیایەوە وەکو هاوڕێم کاک خەبات ئاماژەی پێدا ئەم تیمەی کە هاتوونەتە ئێرە شارەزان لە بواری هەڵبژاردن و لە هەڵمەتی هەڵبژاردن شارەزان زووتر لە ئەو بابەتانە حاڵی دەبن و ئەوانە ڕەت دەکەن ئێمە ئەوەی کە لە بنکەکانی بانگەشەی هەڵبژاردن بەدیمان ئەکرد قەرەباڵغی هەبوو بە بنکەکانەوە و ئەو خەڵکانی ئەو وەجهانەی ئەو دەموچاوانی کە دەهاتن گەشتبینیان پێوە دیار بوو و بە دروشمەکانەوە ئەوە دیارە کە ئامانجی هەدەپە ڕوون کراوەتەوە لەبەر ئەوە بە ڕای ئێمە هەدەپە پێشکەوتنی باش بەدەست دەێنێت و ئەو ڕێژەیە کە دانراوە لە سەدادا ئێمە زۆر بە گەشتبینانە دەڕوانینە ئەوە داخوازین کە ئیشەڵا لە سەدادا کە تێبپەڕێنن زۆر سپاس ئەم بدەن هیوا ڕستەم بەێ برێز هیوا ڕستەم هون vê hatina xwe ji bo pêşeroja siyaseta Kurdan çawa dinirxînin dê bandorek çawa li ser siyaseta Kurdan bike ev hatina wê vê dê piştevaniya wê ya HDP dê ji vir şûn da ji bo Kurdan encamekî erênî çawa derxeholê tê gihîştî ez bawer dikim بەڵێ هاتنی ئێمە و هەم هاتنی برایانی مەسەنەن یان پەکەکە بۆ شنگال و ئەم هاوکاریکردنە لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی تەکنیکیەوە من زۆر بە گەشتبینانە سەیریەکەم ئەمە فەلسفەی تێکشکاندنی سنوورەکان لە زەینی یەکێتیوە هەم لە زەینی حیزبەکانی تریش کە لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە هەموو شوێنەکانە ینی هەیە و ئیشیشی لەسەر دەکرێت ئیستا خۆشبەختانەمە کاریگەریەکی زۆر باش و ئەرێنیە بێ
و ئەم لێک نزیک بوونەوە هەم لە ڕووی زمان و هەم لە ڕووی کولتورەوە هەم لە هەموو ڕۆکانی تۆ ئێمە هەم لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ڕۆکانەوە ئێمە ئەتوانین ئیسپادەی لێ بکەین و ئەتوانین ئەوەی کە ئێمە پێشتر هەمان بووە مەسەلەن لە هەڵبژاردنەکان چەند هەڵبژاردنێک کراوە لە کوردستانی باشوور ئێمە ئەوانە کە زانیومانە کە ئەی زانین و کە تەجروبەمان هەیە لەسەری لێرە ئەو تەجروبەی خۆمانە بتوانین بە ئێوەی بگەێنین و ئیسپادەی لێ بکەن و هەمان شێوە ئەو ڕێکلامانە و ئەو شتانە کە جەنابتان مەسەلەن لە بانگەشەی هەڵبژاردنە کە ئەکرێ لێرە و ئێمە هەم بیبێنەوە بۆ لای خۆمان و خۆمان ئێمەش ئیسپادەی لێ بکەین بۆ هەڵبژاردنەکانی تر و ئەمە من بۆ خۆم وەجهە نەزەرێکم هەبوو لەسەر ئەوەی کە پرسیارەکەت لە کاک نەوزار کرد لە ڕووی ڕێخستنەکانی ئێوە لە ڕووی ئەو خەڵکەوە کە تا چەنە بە دەم بانگەشەی هەڵبژاردنەکانی ئێوە من کەمترین ڕێکلام و کەمترین پۆستەر و کەمترین شتی هەڵبژاردن بینیوە لە بازاڕەکانە مەسەلەن لافیتات و ئەمانە زۆر بەکەمی بەڵام ئەو هەستە کە لە لای خەڵکی باکوور هەیە خۆڕسکە هەستێکی نەتەوایەتی بەرزە و ئێمە لە پێشوازیە و شەیدانە بووین بینیمان خەڵک بە درێژایی ئەو ڕێگە دوور و درێژە تاوەکو ئامد لە پێشوازی شەیدەکانە بوون چەند کاتژمێرێک زیاتر لە 5-6 کاتژمێر لەبەر ئەو هەتاوە ئەوە کاریگەری نەبوو لە سەریان بە حەماسێتێکی زۆر زۆر و پێشوازیان لە شەیدەکان کرد و هەموو ئەمانە ئەو هەموو حەماسێتە ئەو هەموو هەستە بەرزە نەتەوایەتیە کە هەیە لە لای هەواڵانمان لێرە و ئەمە وەجهێکمان پیشانەدا تێمان ئەگەیەنێ کە لە سەدادە و پتتری شەڵاتی ئەپەڕێ و هەم ئەوەشمان پێ ئەڵێ ئەگەر خوا نەخواستە ئەگەر ئەو لە سەدادەش تێنەپەڕێ و ئێمە بۆ خۆمان زیاتر لەو ڕێژەمان لە هەستی نەتەوایەتیات تێپەڕانەوە زیاتر لەوە بە بەرامبەرمانەڵێن ئێمە نەتەوەیەکین هیچ شتێک نە ئاگر نە ئاسن هیچ شتێک تەسیرمان تێناکە هیچ شتێک ناتوانێت ئێمە هەستی نەتەوایەتی و کوردایەتی و ئەو خەونە کە جاران هەبووی ساوردە وردە خەریکە ئەبێ بەواقع ئینشاءڵڵا لە یەک پارچە خۆی بینێتەوە کوردستانێکی گەورە دروستە بێت و ئەمە بەڕاستی لە ئەتوانم بڵێم لە فەلسفەکانی بەڕێز مام جەلالە لە گەشتبینی مام جەلالە بۆ دووار ڕۆژ لە هەموو ئەم هاوکاریانەی بەڕێز مام جەلالە بۆ هەموو پارچەکانی تر کە باسمان کرد خۆی ئەبینێتەوە لەوەی کە ئەم دەستی هاوکاری درێژکردنەوە ئەم لێک نزیک بوونەوە لە هەم لە ڕووی فەلسەفی هەم لە ڕووی ئەتەکێتی حیزبایەت و لە هەموو ڕۆکانی ترۆ ئەوەمان پێڵەیە کە ئێمە بۆ دووار ڕۆژ هەمومانیەکین هەمومان برایەکین هەمومان لە کوردستانێکی گەورە جێمانە بێتەوە و هەمومان بەو خەونە شادەبین ئینشاءڵڵا. زۆر سپاس. بەڵێ برێز بێخان جافەر برێز بێخان نەها بەرێ کوردستان بوو 4 پەرچە هەر پەرچەیەداجی هەر پارتی دناو وی پەرچەیەدا خۆفەتساند بوو سەردەستا نەدەهیشت کورد نێزێ هەبوو دەبن باکوور تو هایوی ji باشوور هایاوی ji rojava rojhilat têkilî tu nebûn qut bûn ev cara yekemîn e ku ji wek li şandeyekî hûn hatine vê de piştevaniya partiya bakur dikin ev meriv dikare vêje ku di Kurda da wekî ku hevala jî anê ziman şoreşekî hişmendî pêk hatiye di nav civaka Kurd da. بەڵێ بێگومان وەکو پێشتریش ئاماژەمان پێ ئەم ئامادەکاریەکی تەواوە بۆ دروستبوونی دەوڵەتێکی یەکپارچەی سربەخۆی کوردی و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی پەیامی خۆی ئەوەیە چاندنی ئەو ڕۆحێتەیە لەناو هەموو تاکێکی کووردا کە لە هەر شوێنێک هەر تاکێکی کورد پێویستی بە هاوکاری بە یەکێتی ئامادەیە هاوکاری بکە لە هەر شوێنێک پێویستی بە یارمەتی جەستەیی و تاقی ئینسانی هەبێ ئەینێرێت لە هەر شوێنێک پێویستی بە هاوکاری دیبلۆماسی هەبێ ئەو ئەینێرێت و ئەمە پەیامێکی گرنگی یەکێتی نیشتیمانی بۆ لەم بەرنامەیە کە ئێمە هاتوونێتە ئێرە وەکو پێشتریش ئاماژەم پێکرد شکاندنی سنوورە معنەویەکانە بە تەواویمانە ئێمە وەکوتم ناتوانین لە ئێستا سنوورە مادیەکان بشکێنین بەڵام بە تەواوەتی ئەتوانین سنوورە معنەویەکان بشکێنین لەم
هاتنەی ئێمەیە و بە تەواوەتی پشتگیری خۆمان دووپاتەکەینەوە بۆ هەر پێویستیەک هەر شتێک کە کوردی باکوور و کوردی هەر پارچەیەکی تر پێویستی پێی بێت. هون سیاسەتە HDP çawa dinirxînin ku siyaseta HDP niha di Tirkiyeyê tenê Kurda temsiliyeta Kurda nake HDP. Gelek civakên Tirkiye ê ku not sal e tu bêdeng hatine kirin, hatine tepsandin. Nikaribûne siyasetê bikin, meclisê de xwe temsîl bikin. Civaka Ermen, Asûrî, Ereb û her wek de gelek ji ber ku Anatolya mîrateya İmparatoriya Osmaniyan bû gelek civak o netewê dinê tê de bêdeng bûn. Lê ana di nav HDP de tev bi nasnameya xwe temsîl dikin. Hûn vê siyaseta HDP çawa dinirxînin? ئەم سیاسەتی هەدەپە بە تەواوەتی سیاسەتێکی نەتەوەیی و نیشتیمانیە و هەروە توانین بڵێن سەرپشک بوو توانیتی کۆمەڵێک بربەست بشکێنێ بۆ ئەوی نەتەوەکانی تریش بتوانن بێنە پێشەوە ئەگەر هەدەپە ئەم پێشەنگی نەکردایە ڕەنگە نەتەوەکانی تریش نەیانتوانیا ئەمە بکەن بۆی ئەو توانیتی پێشەنگ بێت و سەرپشک بێت لە ئەم سیاسەتەیە توانیتی دەنگی ئەو کەمەنەتەوایەتیانش دیسان جارێکی تر زیندوو بکاتەوە و ئەوانیش توان داوای مافە خوراوەکان و بەشە خوراوەکانی خۆیان بکەن بە درێژایی مێژوو. زۆر سپاس. بەێ برێز خەبات زەباری. برێز خەبات نەها بڕاستی وەکی کۆ mêvanê meydinê jî anî ziman hatina we ye ji başûr vê dê ku heta niha wek me got Kurdistan çar perçe sînor ava kiribûn ti kes nikaribû piştevaniya hev û di bike perçekî nikaribû here perçekî dinê piştevanî bike lê îro em dinêrin çar perçe Kurdistanê de sînor bêwate bûne. Di mêjiyê Kurda da hişmendiya Kurda da sînor êdî tune bûne. Ev hatina we jî wî warê de bi rastî xalekî girîng e. Ji bo pêşerojê jî ez bawer dikim dê ev hatina we di wextê ku ji nûva dîrokek bê nivîsandin dê ciyekê ciyê xwe taybet bigire. Vê hatina we di pêşeroja siyaseta Kurda dê rol erkekî çawa bileyze. Ji ber ku astengiya herî mezin di nav Kurda da netewbûyîn û tifaq e. Ev hatina we ji bo tifaqa Kurda rol û erkekî çawa bileyze gelin? Merê yekbûna neteweyî ez bawerim hindekî durust bûye û pêngavên baş hatine havetin bû durustkirin û avakirina fikir û bîr û boçûnên neteweyîn yekbûn yekbûna Kurdan çil roj ava çil roj helat çil bakur çil başûr. Hindek pêngavên baş hatine havetin û ev neteweyên serdestên dewrûberên Kurdan çi fişarên derve çi rêya teknolojiyayê û gihandina dengê Kurdan bû derve rêya teknolojiya û rêka globalization û cîhanbînî û cîhangîriya vêgavê ku bûma hatî ve çi rêya xebat û têkoşîna çekdarî û fikriya siyasî her çar parçeyên Kurdistanê wekiriye ku şoreşek itnax û derûnê her mirovekî Kurda li her çar parçeyên Kurdistanê durust bibe û ev sinûrên ku di mejiyê me da 1000 salên borî wel 500 salên borî di mejiyê însanê Kurd da hatiye durustkirin û hatiye nîşankirin ev sinûre hêdî hêdî pêngav pêngav bêhne mesehkirin sirrîne ve reşkirin. Tiştê ku pêtiviye li vir û şûn de em bikin bû zêdetir xurtkirina yekîtiya neteweyî bûnê ew jî durustkirin û avakirina saziyên fikra neteweyî û nasyonalîstiya Kurdî ye. Ve avakirina saziyên Kurdolojî yan ku bêjîn Kurdnasî ve durustkirina zimanekî hevbeş van çend zaravên dewlemendên Kurdî Çillor, Kelhor, Kurmanciya Jûr û Serû evên henê pêtiviye pêngavên serekiyên me bin li vir û şûn da bû durustkirina saziyên fikrî ve têkhelbûna ferhengî û rewşenbîrî û çandiya me li Bakur û Başûr û Rojhelat û Rojava ku 500-600 salên borî da rêya dabeşkirina fikrî û ferhengî Kurd ji hev veqetandine. Ez dibînim çi caran sinûrên destkirt yan sinûrên coğrafî neşiyayîne Kurdan ji hev dûr bixin.
لی درستکردنا سنورین فکری و سنورین چاندی و سنورین نویسکی و پرتوکی اوانا فکر و کلتوری کردا و سنور ادمجیان دا درست کردن. اوه پیتویه ام وروشون دا کار سروی بکین و فرهنگ خو یک بخین، یازی و نویسین خو یک بخین، فکر و بوچونین خو یک بخین، پیاما نتوی یک بخین و دو مایک دا کنگره که نتوی یا گشتگیر بجداری همی تف لاین سیاسی، تف بوچونین سیاسی کن بکین و تیدا یک پیاما نتوی هبه بوکو اف پیاما آشتیه به، پیاما پیگوژیانی به، پیاما بزابط پیاما هدپی و ینکی به، پیاما آزادیا گلان به، پیاما جیانی به گل دوست و دشمنان و پیاما مروفتیه به و پیاما پیشوچونو برف پیشوچونو آینده کی گشتر به. اش بوی چنده مچند سازی لازمن، مهز لازمه، یک گرتنا هزی لازمه، یک گرتنا فکری لازمه زیاده تر، یک گرتنا زمان و نویسین لازمه، یک گرتنا فرهنگی لازمه. اوجی بتسازیان تنکرن الباکور، الباشور، الروشالات، روش آوا. بله پشتی نافبره کی دنه وان سازی که تقالد کی مجاره گرینگ تبنی وان خیس کرن اما سر وان نرخاندن خو بردوام بکن اما میکروفون بدن سوار نجم دن لی پشتی نافبره کی دن اما بوا دست بکن برا میکروفون بوا راوه ام نچارن نافبره کی بدن نافبر کی کرد شونده اما به هفرا بله تماشاوان نیجا برنامه خدا مهاتن دما نافبرداینه پشتی نافبره کی کرد اما جارک ده به هفرا و ما جمع و نقد